سڵاو دیاردەیەم جارە باز لەو دیاردەیەکەین کە بەداخەوە بە جۆرێک لە جۆرەکان جۆرێک لە ئەتوانم من وای ناو بنێم کە تێرۆری کللتوری خەریکە دروستە بێ نەک خەریکە هەر دروستیش بووە ئەگەر بەری لێ نەگرین ڕەنگە 20 ساڵی تر ئەو پیاوە کۆنانی ئەو شارانی کە ئەو پیاوە کۆنانی کە لە شارەکانی کوردستان ئاژیاون لە سلەیمانی و لە هەولێر و لە دوهۆک و لە خانەقین و لە کفری و لە چۆچوێ ڕەنگە نەتوانن پەلی نەوەکانیان بگرن پیان بڵێن ئێمە لێرە لەدایک بووین ئەمە بۆ خەڵکە سادەکە ئەمە جگەر لەوەی کە دەیان باڵەخانە و دەیان خانووی گەورە و دەیان خانوو کە تەنها مڵکی تاکە کەس نەبووە بوو مڵکی نەتەوەی بەداخەوە نوچی شۆفلی لێیرا و ئێستا گەراج و پارکی سیارێ ڕەنگەم دیاردەیە کە باسیەکەین بۆ ئێوە پێمان بڵێن دیاردەی زۆر گەورەتر هەیە شتی زۆر گەورەتر هەیە بەڵام ئێمە وەکو تیمی دەروون و دیاردە هەمیشە ئامانجیەکەمان ژێرخانی کللتوری کوردستان بووە بابەتەکان و دیوەکانی تر بۆ هاوڕێ ڕۆژنامەنووسەکان و بۆ کەناڵەکانی تر و بۆ بەرنمەکانی تری خۆمان داناوە بەڕاستی مەترسیدارە دەیان گەڕک لە شارەکانی سلەیمانی و هەولێر و دوهۆک ئێستا یەک بەردیۆک و خۆی نەماوە بۆ چیش کراوە بە پارکی سیارە وامان لیاتۆ بێت دەستخۆشی لە هەندێک خەڵک و سەرمایهدار و دەوڵەمەن و گیرفان پڕ بکەین کە ئەگەر بۆ حەزی خۆشی بێ هەندێک لەو خانوانی کڕیوەتەوە و بۆ خۆی تەعمیری کردوتەوە و کردوێتی بە چێشخانەیەیان کردوێتی بە شوێنێک بۆ مانەوەی ناوی خۆی ئێمە لەم بەرنمەیەوە ئەمانوێت چارەسەرێک بۆم دیاردێ بدۆزینەوە ئەمانەیە بە حکوومەت یاریێمی کوردستان بڵین زەحمەت نەبێ ئاگاداری ئەوە بکە ئەم ژێرخانە کولتوریە لە کوردستانە بەرەو نەمانەچێ ئێستا ئێمە لە قەڵای هەولێر ئەم بەرنمەیە تۆمارەکەین باو تارێ بڕۆ نایوەستن ئێمە لە قەڵای هەولێر ئەم بەرنمەیە تۆمارەکەین دەنگی تارەکان زۆرە وازام هەلیکۆپتەرە خۆی بۆ خۆی جۆرێک لە دڵخۆشیشە کە کوردستان بەرەو ئاوەدانیە چێ کوردستان بەرەو ئەوە ئاچێت کە ئەو فڕۆکانی کە بەسەر ئاسمانەکانە ئەڕۆن فڕۆکەی جەنگینی بارحاڵ ئەم باگراوەندەی من و ئەم جێیە قەڵای شاری هەولێرە بەڕاستی نازانین سوپاسی چێ بکەین ئێستا لەم بەرنمەیە دەرەکەوێت کە سوپاسی چێەکەین کە ئەم قەڵایە و ئەم شوێنەوارە وەکو خۆی ماوەتەوە بە خۆشحاڵیەوە بە میوانناری دکتۆر عەبدوڵڵا خورشید سەرۆکی سەندیکای شوێنەوارناسانی کوردستان جەنابە بەخێر بێ عەزیەتی کێشە زۆر سوپاس دەکەم ڕێناز تۆفیق وەکو چالاکوان بەشدارە لەگەڵمانە بەڵام خۆی پارێزەرە و کۆمەڵێ دۆکۆمنتی بۆ ئامادە کردوین کە لە بەرنمەکە پێمانەڵێ لە دەرەوەی کوردستان چۆنچۆنی احترامی ئەم شوێنە کولتوریانە ئەگیرێ و ماڵە کولتوریانە ئەگیرێ و لە ناوەی کوردستانیش بەداخەوە چۆنچۆنیە بەخێر بێ عەزیەتی کێشە زۆر سوپاس و هەروەها کاک کەیفی موستەفا بەڕێوەبەری گشتی شوێنەواری هەرێم جەنابی شێ بەخێر بێ ئەرکی کێشە هیوادارم ئاوا سێ چوار قۆڵی بە ڕوونی دەستخینە سەر ئەو برینەی کە بۆچی خەریکە ئەو ژێرخانە کولتوریە لە کوردستانە نامێنێ کاکەیفی جەنابەت بەڕێوەبەری گشتیت پۆستێکی باڵات هەیە بە نسبەت ئەم دیاردەی ئێمە هەڵمامژاردووە ئەوەی کە خەڵکی بینێ ئەوەی کە بە من وتراوە ئەوەی کە وای کردوێ من بەرنامەی لەسەرکەین ئەوەیە کە چۆن هەندێک کە زوای وەسف کردو ینی چۆن سارەیەک لە شتێکەیە چوزانم چۆن خانوویەکی نوێ ئەڕوخێت لە کوردستانیشا هەروە ئەم خانووە کۆنانە ئەڕوخێت و ئەکرێ بە پارکی سیارە و حکوومەت و لایانی پەیوەندیداریش بەس سەیرەکە وایە؟ ئەوە بەشێک ڕاستیتیایە بەڵام بەو شێوەش نییە چکە ئێمە لە هەرێمی کوردستان لە شارە گەورەکانی وەکو هەولێر و سلەیمانی و دوهۆک وهروها قەزا و ناحیەکان بە تایبەتی ئەو شوێنانە کە قەزا و ناحیەی دێرینن وەکو ڕەواندز و کۆیە و کفری و بەشێک تکیان بەڕاستی یعنی بەردەوام ئیدارەی شوێنەواری لە هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەو دیاردەی کە جەنابەت باسی دەکەی لە ڕوبەڕووبوونەوەدایە بەڵام
ئێمە پێویستمان بەوەیە کە زیاتر لەلایەن ئیدارە محەلی بە تایبەتی سنتەری پارێزگاکان و هەروەها عفوم کە جۆری ڕوبەربوورەوەکە چۆنیان سەبارەت بەوەی کە بەڕاستی کۆمەڵێک کەس کۆمەڵی خەڵک لە پێناوی بەرژەوەندی تایبەتی خۆیان دەیانەوێ ئەو مۆڵکە توراسیە ئەو معالیمە ئاساریانە وەکو لە سەرەتای بەرنامەکەت جەنابەت ئاماژەت پێدا لە ئایندەدا چونکە بخۆتە دەزانی ینی مەسلەی توراس کەلەپور ناسنامە و پێناسی هەرگەل و نەتەوەیەکە بۆ ئەوەی پێناسی کە نەوەکانی ڕابردوو بە نەوەکانی ئایندا ئەیگەێنن یەکێک بڵێ من لەکوێ لەدایک بووم ناتوانین ئەگەر وەزعەکان بەو شێوێ بڕواوە حکومەت بە شێوەیەکی جدیتر هاوکاری دەسەڵاتی شوێنەواری نەبێ لە هەرێمی کوردستان لەوانەیە یا ئەو دیاردەیە زیاتر سەر بچێشێ و بێتە هۆی ئەوەی کە لە ماوەی ساڵانی داهاتوودا بە تەواوی مۆڵکی کەلەپوری و کللتوری لە شارەکانی هەرێمی کوردستان باشە لە هەولێر ئەتوانی ژمارەیەکم بیتیانی لە نیوە تێپەڕیوە ئەو گەڕەکە کۆنانە ئەو ماڵە کۆنانەی کە تێگەیرێن و بە هەر بیانوێک ئەکرێن بە مەشروعیتر یعنی لە نیوە چۆتە سەرەوە خۆی پێویستە سەرەتا بەڕاستی پەیوەندێکی بەهێز لە نێوان ئێمە یەک لە کێشەکانمان ئەوەیە یعنی جەنابەت باسی هەولێرت کرد دەبووە پەیوەندێکی بەهێز لە نێوان پارێزگای هەولێر وەکو پارێزگا واروەها بەڕێوەبەرایەتی گشت شوێنەواری هەرێمی کوردستان هەبوایە سەرەتا هەستا بە دیکۆمنتکردنی تەواوی خانووە کللتوریەکانی دەوروبەری قەڵای هەولێر کە ئەوانە لە ڕێگەی کۆمسیۆنێکی تایبەتەوە قەڵای هەولێر و خانووەکانی دەوروبەری بڵێ ئەوە ئەو خەڵکانی کە ئەم خانوانە تێگەیان ینی خۆم خەڵکانە ڕەنگە مۆبەریان ئەوە بێ ماڵی باوچێتی یا چوزانم بە تاپۆی ئەوانە ینی ئێوە چۆنی ڕوبەڕووی ئەم کەسان نابێتەوە گریمان من خانوویەکی کۆنی ماڵی باپیرم هەیە خانوویەکی ئاوا کۆنە لە ناوجەرگەی بازاری سلەیمانیە هەولێرە یا دهۆکە یان چوزانم هەڵەبجەیە بەدلی خۆم شۆفلی لێم و تێکێم ینی چۆنی ڕێگری لە من ئەکرێ ینی کە بەچ یاسایەک ڕوبەڕووی منە بنەوە کە منە لەم کاکە ئەم خانووە ماڵی باوکمەوە تاپۆکەیەتی یەکشێک لە کێشەکانی ئێمە بەڕاستی ینی ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان کار بە یاسای شوێنەواری عراقی دەکەین باش بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران کار بەو یاسایەکەین بەڵام دەبوایە پێویست بوو ئێمە زووتر یاسایەکی کوردستانیمان هەبا بۆ شوێنەوار و هەتا ئێستا نییە ئێستا ئێمە ڕەشنووسێکی ئەو یاسایمان ئامادە کردووە و بەتەماینە بە هاوکاری کۆمەڵێک پەرلەمانتار و بە تایبەتی برای بەڕێز دکتۆر زێدان برادۆستی کە خۆش شوێنەوار ناسا هاوکار و باشە چەندیەوێ ینی ئەمە تخوا ئەم پرسیارە لەکەم و یەک جوڵیانی خەمساردانە ئەمەش ناکرێت ینی چەندی ترێوێت تا ئەم ڕژنووسەیەنە دەست پەرلەمان بڵێ پەرلەمان کۆمەڵێک ڕێ و ڕسمی تایبەت بخۆی هەیە سەبارەت بە خوێندنەوەی یەکەم بۆ یاساکان و هەروەها پەسەندکردنی بەڵام ئێمە هیوادارین لەم خوڵەی پەرلەماندا ئەو یاسای پەسەند بکرێ و یاسایەکی باش بۆ پێ دوایە بە هیوادارم پەرلەمان جوێ یا بە فشار ئێمە تەواو فشارەکانی خۆمان و پێویستە دەزگاکانی ڕاگەیاندن چونکە مەسلەی کللتور کەلەپور بەتەنها ئێستا بەتەنها ئیگەل و نەتەوەیەک نییە بەڵکو ئێستا سیفەتێکی جیهانی وەرگرتووە لەبەر ئەوە پێویست بەوە دەکا هەموو لایەکمان پشتیوان بین بۆ دەرکردنی یاسایەکی ئاوە باش کاکەفی ڕێنازخان ئەوەی کە ئەگوزەرێ لە کوردستانە ئەوەی کە جەنابتەی بینی ئەچیتە هەندێک بازار هەندێک شوێن ئەوەی کە لە ناو جەرگەی شارەکانە لە سلەیمانی و لە هەولێر و لەولەوە ئەوەی کە پارکی ساری تیاکرێت بە دڵنیاییەوە پێشتر خانوویەکی کۆن بوو و شوێنێکی ئاوا بۆ یان ئەگەر بمایەتەوە ئەو شوێنە شوێنێکی ئاوا جوان و دڵگیرە بوو ئەمانتوانی ئێمەمانان بەرنامەی تیا بکەین ئەمانتوانی کۆفی شۆپێکی تیابێ زۆر ڕاستە یانیەوەی کە ئەگوزەرێ پێ دوایە بە بۆچوونی جەنابە دۆک و چالاکوانێک وەکۆی کە تۆ بەراوردکاریەکمان بۆ بکەی لە دەرەوە چۆنی احترامی شوێنان ناگیرێ و لە کوردستانیش بەداخۆ چەند بێ احترامی پێوە ئاکرێ ڕاستە سەرەتا مێشتێکی کە بڵێم ئێمە ئەگەر وڵاتەکەمان دەوڵەتی خۆمانمان بەڕاستی خۆش بوێت ئەبێت وڵاتەکەمان بپارێزین وڵاتەکەمان چۆنی ئەپارێزین ئەبێت خزمەتی کەلەپور بکەین ئەبێت ینی کللتورمان بمێنێت بە شێوازێکی زۆر جوان ئەوەی کە ئەگوزەرێ مەترسیدارە بەر زۆر مەترسیدارە ئەکیت باشە ینی لە دەرەوە چۆنی مامەڵە بۆ شوێنانەوە لە دەرەوە زۆر خزمەتیەکەن بۆ نمونەیەک ئەتوانم بێنمەوە باشە ئەوە بیستم لە کۆتاییدا باسی بکەم بەس بۆ نمونە کاتی حربی دووهەم
لە ئەڵمانیا بۆ نمونە لە ئەڵمانیا و هۆڵندا و ئەو وڵاتانە لە ئەوروپا ئانە فرانک هەبوو ئانە فرانک ینی کەسێکی یەهودی بوو وانە مناڵێکی یەهودی بوو لە ژوورێکە کاتی حربی دووهەم کتێبێکی نووسی بوو ینی خەریک بوو کتێبێکی ئەنووسی ڕۆژانە چی ڕوویە ئەینووسی لە کتێبەکە ئیتر دوای کرا بە کتێب ناوی دەرکرد ئانە فرانک باشە دوایی گەڕان بە شوێنیا وتیان بزانین ئەو کچە ینی لەکوێ ژیاوە لە خانوویەک ژیاوە لە هۆڵندا ئێستا ئەو خانووە ڕاستمەکەشیم هەیە بێت دوای پیشانتانێم ڕاستمەکەی باشە لە خانوویەکە ژیاوە ئەو خانووە ئێستا تعمیر کراوەتەوە اینجا ساڵانە 1.2 ملیۆن گشتیار ئەشێت بۆی اینجا بۆ ئەو خانووە اینجا ئەوەی کە من ئەمە یعنی وەکو خۆی حکومەت دەشتێتەوە و پارەشی پێپایاکات پارەشی پێپایاکات ینی مەبەستی من چییە لەم بارەتەیە ئەوەیە کە ئەبێت حکوومەتیش خزمەتی بکات بەس نەک تەنانەت حکوومەت ئەبێ میلەتەکەش خزمەتی ئەوە تۆ بیریشتەوە لە شاری سلەیمانی شوێنێکە بوو دکتۆر ئێسای مەلای جەنابیشێ ئەو شوێنەی کە پیرەمێردی شاعیر مەطبعەیەکی بچووکی بۆ خۆی دانابوو بەرامبەر مەکتەبی مەحویە لە گەڕەکی سابوونکەران بەداخەوە بوو تێگیرا بوو بە دوکانی پسکیت و نقلوشتیوە ڕەنگە ڕۆژی 2000 لەم پارەیە پەیانەکات بەڕاستی ینی هیچ احترامێکەوە نەگیراکەیەکێک لە شاعیرەکە گەورەکانی کورد لەو شوێنە مەطبعەیەکی دروست کردو بەشێکی زۆری ئەو ڕۆژنامانی کە لەو سەردەما دەری کردووە ئەو نووسینانی کە نووسێتی لەو شوێنە نووسێتی بەڵام بەداخەوە لە وڵاتی چۆک و ئەڵمانیا دوت ڕێناسخان من لە وڵاتی هۆڵندا نە ئەو بەڕێزی ئەو نمونەی لە ئەمستردام لە ئەمستردام ینی لە هۆڵنداش کابرا لە یەک کتێبی نووسیوە لە شوێنێکە ئێستا و خانووە پارێزرا و مەلاین دۆلاری پێپایەکەن کاک عەبدوڵڵا دکتۆر جەنابەت مامۆسای زانکۆشی بەڵام وەکو سەرۆکی سندیکای شوێنەوارناسانی کوردستان ئەدناسێنم من پێش بەرنامەکە کەوتینە گفتوگویەکە و کەوتینە ئەوەیەکەوە بە جۆرێک لە جۆرەکان سوچی چیەیە کە ئێوە وەکو پێویست ڕۆڵتان نییە کە وەکو پێویست دەنگتان نییە کە وەکو پێویست حساب بۆ ڕائەکانتان ناکرێ سوچەکە چێە؟ خۆی لە دوای دامەزراندنی حکوومەتی هەرێم لە ساڵی 1992 باشە تا 2000 بوونی شوێنەوار نەبوو ینی لە زانکۆ هیچ بەشێک نەبوو لە ساڵی 2000 بەشی شوێنەوار کرایەوە باشە لە 2000ەوە تا ئێستا بە شوێنەوار دەتوانم بڵێم زیاتر لە 600 قوتابی لێ دەرچوونە هەمووی بوون بەکارمەند بەڵام دانەمەزران کە دانەمەزران ڕۆڵی خۆیان نەبینی لەو شوێنانە ئەوە بوو لە ساڵی 2004 یەکەم دەستە دەرچوون 2006 ئێمە بیرۆکەی ئەومان کرد کە سندیکایەک دامەزرێنین بۆ ئەوەی دیفاع هەم لە شوێنەوار بکەین هەم لە شوێنەوار ناسان بکەین بۆ مەسائلی دامەزراندن و ئەوە لە سەرەتادا زۆر چاڵاکانە چوونە ناو بواری شوێنەوار و لە هەموو مەحفەلێکی کە شوێنەواری تێدا بوو ئێمە ڕۆڵمان هەبوو ئێستاش هەمانە بەڵام خۆمان لەو ینی بازی نین باشە قسە و باسێکەیە کە ینی بەداخەوە ینی لەم وڵاتە باسی ئەو بەردە بکە بێ باسی حیزب و بەرپرس ئەم شتانە بکەی یعنی قسەیەکی زۆر هەیە خەڵکی زۆر بۆی نووسیوم بەڕسم بۆی نردوم کە هەندێک شوێن هەیە هەندێک باڵەخانی ئاوا گەورە هەبووە لە سلەیمانی لە هەولێر لەکوێ بەواستە و بەدەستێوەردان ڕەنگە ئێوەمانانیش ڕەنگە بەڕێوەبەراتیەکەی جەنابیشیان ناڕازی بوو بێتن لەسەرەوەی کە دەستکاری بکرێ بەڵام قسەی ئێوە نەی خواردەوە یەک شۆفری لێ ئیراوە ئەم دیاردەیە ئێستا بەروکوێ چووە ئەم زەختە هەرماوە ئەتوانم بڵێم نقطەی هەرە سەرەکی ئەوەیە کە هۆشیاری شوێنەواری لە وڵاتەکە ئێمە لەو ئاستەدان نەبوو ئێستا زۆر باشترە لە ساڵانی پێشووتر بۆ نمونە لە شەڕی داعشە پێشمەرگە هەبوو تەلەفۆنی دەکرد دەیگوت کاتێک کە شوێنێک هەڵدەکەنن شوێنەوار دەرەچێ خەبەریانەدا ئەزانی خەڵکی ئێمە بۆ نمونە لە ئامێدی خانوویەکی کەلتوری زۆر جوان ڕێکوپێک تاپۆە هی کەسێکە بەڵام ئەو کەسە فەرامۆشی کردووە ئێستا بوو بە زەبڵخانە باشە لە هەفتەی ڕابردوو بەرنمەیەک هەبوو لەسەر ماڵی مەلای گەورە لە کوێ باشە خاونەکەی خۆی لێ نەکردوتە ساحب شوێنەوار حسابی بۆ نەکردووە ئێمە کاتی خۆی هەموو ئەو گیر و گرفتانەی کە دەهاتە بواری شوێنەوار لە گۆوارێکە کە گۆواری سۆبارتەوی ناو بوو ئێستا دانەیەکم پێەیە هەر ژمارەی لێ دەرچوو دوای ئەوە کە تەمویلمان نەما و هەموو سندیکا و کۆمەڵەکان ڕاوەستان دامی حکوومەت بۆی نەبوو ئیتر ئێمەش گۆوارەکەمان ڕاگرت بەڵام پێشتر هەر
شتێک ڕوویدابا لە هەر شوێنێک ئێمە بە کتابی ڕسمی دەمانگەیان دەستگا نەکەی چی بوو ینی ئەمە ئێستا با باسیەوە ئێستا ئێمە بۆ بە دیاردێکی زەق بۆ ئێمە باسیەکەین بەڕاستی ینی ئەگەر ماڵ و دوو ماڵ و سێ ماڵ با ئێمە بەرنامەمان بۆ ناکرد و باسمان ناکرەمانوت حکوومەت خۆی چارەسەریەوەکە بەڵام بۆ بە دیاردە ڕۆژ بە ڕۆژ نوکی شۆفلەکان زیاترە بێ بۆ ئەو خانوە کۆنانە و ڕووخاننیان و ئەوەیان بەڕاستی ینی دیارە نەحساب بۆ گۆڤارەکەی جەنابتان کراوە نە بۆ سندیکا کراوە نە بڕێبەراتی ینی حلەکە چییە چۆنی ینی برینەکە چێ ینی ئازارەکە منتوانم ئەگەر هەر لەسەر وەڵامەکەی کە کەیفی مەسلەی بفرزۆن ئەوەی دەوروبەری قەڵا کاتێک کە کاری تێداکرا لە ژێر چەتری یونسکۆ ئەبێت دەوروبەری قەڵاش بپارێزرێ ئەوە بوو پێی دەگوترا بفرزۆن ینی دەوروبەری قەڵاتیش گەڕەکەیانی تعجیل و خانەقا و عەرەب و ئانش من ئاگادارم خۆشم لە لژنەکە بووم ساڵێکی ڕەبق زانکۆیەکی ئیتالی دراسەتی خانوەکانی کرد کە 106 خانووی لێ دەرکرد ئەم 106 خانووە نابێ هیچ دەستکاری بکرێت ئەم خانوانە حکوومەتی هەرێم دەبووە مەسەرەن هەمووی استیملاک بکات دوای استیملاکردن دەست بک بە نۆژەنکردنەوە بەڵام ئەو شەڕی کە هات نازەمەوە هەگەرێک بوو ئەو شەڕی کە داعش هەینای لە ناوچەکە وای کرد هەموو پرۆژەکان ڕابوەستی خانوەکان استیملاک نەکرا خانوەکان چۆڵ کرا ئەو چۆڵکردنە بووە هۆی ئەوەی کە خانوەکان لە ناو بچێ خانوەکان بڕوخێ چکە ئەگەر چۆڵت کرد کەس نەبوو نۆژەنی بکاتەوە ڕۆژانە مانگانە ساڵانە وردە دەڕوخێ کەسانێکی تریش هەن لە پەنای ئەوە ئەیکا بە گەڕاج مەسەنە گەڕاجێکی هەیە خانوویەکی لە تەنشتا بە قەسد بیە غێر قەسد بی خانوەکە تێکەدە بۆ ئەوەی دەستخۆش پاکێجێکی گشتیمان هەیە لەسەر ئەو دیاردەیە و کامێرامان مەدانی چۆتە ئەو گەراجانەی کە هەریەکەیان یادگاری جیلێکە هەریەکەیان مێژووی شارێکە بەڵام ئێستا 4 ساری مۆدیل بەرزی تیار ڕاجیلێ ڕۆژی بە 1000 دینار بابی نەربی ئێرە چی بوو شۆنیم گەران بەر حساب ئەوە ئیلا عسار بوو ئەلێکوانێک بوو قوبرین ئەستەواری ئاش بوو ئەوە نەما چۆن نەما چێک تو ئەمن ئەوە کەم دیت بەردەکان بەس بەردەکانم بەبیردی چکە لە هەشتا حەوتەوە ئەمە هاتین ئێرە کە ئەوە ئەو بەردەکان ما بۆ ئاساری بەردەکانی برینی ئەو شتیان لێدا کرد ساوەڕ تووە ئەوە نەما بوو بەس ئەیکوانە تا دەگاتێنیوە ئێرە ئەوە حەسار بوو ئەو لایش چۆل بوو دوایکە ئەو ئێرە سەعات مەرگ ئێرەی فرۆش ئەو کابرا کردی و کردی گەڕان والله ئەو دیارە خان و شت بوونە ئێرە نازانم چۆن ناچۆم بڵام ئێرە بە خان و بۆ دیار کردویانتە کارەت ئەو ئاسار و ماسارە بەڕاستی ینی هیچ ئیسیفادەی نییە لە بۆ ما لە بۆ حکومەتیش باوەڕ ناکەم هیچ ئیسیفادە چێبی لەبەرەوەی ئەوە هەر ساڵ بە ساڵ بەخۆی بەردەبتەوە بەخۆی دەڕوخێ یانەوە تا دەست لێ بدا یانەوە تا بیڕوخێنەی باشترە بۆ بکرێ بە گەراجیان بکرێ بە شتی تر پێویستەکانی پێویست ناکات بکرێ بە گەراز بەس پێویستەکە بکرێ بە شتی تریان پێویستەکە تعمیر کاتەوە یان شتێکی لێ بکات ئەم گەراجە تۆ لەم گەراجەی شەکەی پێشتر ئێرە چی بوو ئێرانە هەر خانی بوو زبلخانە بوو کەلاوە بوو ئەم گەراجە پێشتر با بڵێ ئێرە چی بوو ئێکوانە برێن هەر جادە بوو ئێکوانە ماڵ بۆ محەلە بووە بەس بۆ دویانە تێکیان ماڵ بوو ئێرە پێشترێکە ئەو جادە پێشە بکرێتەوە زادە ماڵ بۆ بڵێ بەڵێ هەر سەر بە حکومەتیشەوەی سەر بە حکومەتەوە بەڵێ دانێ بۆ مزایە دەگوت بەڵێ ئێمە نەمانگرت ئێمە لێکوانیانی بەس ئیش دەکەی نەمانگردووە بەس وەک خۆی لەم زایە دەگیراوەتەوە دەستخۆش
آخر میوان کاکەی فیوتی حکومت و مزایدانەشەکات ینی حکومت ئەو ماڵانە هەڵەگرێتەوە ئەمە یعنی چی ئەمە چییە؟ بەڕاستی ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشت شوێنەوە یعنی ئاگاداری ئەوە نین وەکو باسم کرد بە بڕیارش تایبەتی ئەنجومەنی وەزیران کات خۆی کۆمسیۆنێک بۆ قەڵای هەولێر دامەزرا و ئەو کۆمسیۆنە کە قەڵای هەولێر لە زمانی بەرنامەکانی یونسکۆ داخل بکرێ و بە فەرزوون دیاری کرا ئەوە دەبێت ئەو پرسیارە ئاڕاستای ئەوان بکرێت چۆن ئەوە کراوە ئێمە بەوە ناڕازین و لە سەرتاوەش قسەمان لەسەر ئەو مەسەلەیە کردووە چونکە ئەگەر کۆمسیۆنی باڵای نوێژەکردنەوەی قەڵای هەولێریشدا دەمەزرا دەبووە یەکێک لە باڵاترین سوڵتەی شوێنەواری لە هەرێمی کوردستان ئەو کۆمسیۆنە ئەندام بواە کە نییە بەڕاستی ینی تۆ موەزەفێک لە ئاستی خوارەوە دینی تێدا ئەوە بێ ئەو کارساتە ڕوودات جا ئێمە نازانین تەفاسیلەکەی و ئێمە لی بەرپرسنین ڕاستە بەرپرسیار دەکەوێتە ئەستۆمان و ناڕازی قسەشمان کرد بڵێ ناڕازی چونکە تێکدانی سیمای شوێنەواری هەر کاتێک بەڕاستی ئەوە دووبارە نابێتەوە زارشکە یەکێک لە کێشەکانمان ئەوێ کاکە من دەمەوێت دەزانین چۆنە ینی شتەکان وەکو ئەوە باسکەین یەکێک لە کێشەکان ئەوێ دەبوایە هەر هیچ نەبووایە لە کاتی ئەوەی کە ئەو خانمانە چۆر دەکران لیژنەیەکی تایبەتی پسپۆر دام مەزرابایە بە دیکۆمنتکردنی تەواوی گەڕەکە شوێنەوە گەڕەکە کەلەپوری کللتوریەکانی دەوروبەری قەڵای هەولێر یەک بە یەک خانوەکان بە تەواوی مواسەفاتی خۆی چۆن دروستکراوە چەند ژوورە بە شێوەیەەکە دیکۆمنت کرابە وەخرابە ئەوە لە کاتێک لە حالەتێکی ئاوە کە تێکیشتون توانی بەمان دوای بینای بکەینەوە بەڵام یەک شتەیە ئەگەر ئێمە ئەو گەڕەکانە چۆل نەکرابانە بەڕاستی من نازانم یعنی هۆکاری چۆلکردنەکانی چی بووە و لە بەرامبەردا زەوی دراوە بە خەڵک بەشێکی خاوەن مڵکەکان زەویان وەرگرتووە قەرەبۆ کراونێتەوە من دەبواە مەسان کە چۆل نەکراون قانون ڕێگەی بۆ داناوە کە قانون ڕێگەی لە ئەو مەسلێدانایە چۆنە کاتێک خانوویەک دەبینی خانوویەکی کللتوری دەچێتە زمنی خانووە کەلەپوریەکان دەبێت کۆمەڵێک شروط هەبێ یعنی لیژنەیەکی تایبەت لە شوێنەوارناس و لە هوەری و لە قانونی دێ تەقیمی ئەو خانوو دەکا فعلەن ئەو خانوویەکی کەلەپوریە و تەزجیلی دەکا دیکۆمنتی دەکا ئەو کاتە ئەگەر کەسێک بوو ساحب مڵک بوو خانوەکە بەرەو خراپ بوون و ئەو پیاوە دەست کورد بوو ساحبی مڵکەکە تۆ لە حسابی خۆت چاش دەکەیەوە و ئەگەر ئەو کەسە توانای هەبوو بە نیەتی خراپەوە نەیویست خانووکە چاپ بکاتەوە وەکو ئەوەی کە ئێستا دەکرێتە گەرات یعنی تۆ بە قانونیەن لەسەری فەرز دەکەی کە چاچی بکاتەوە بەو مەرجانەی کە شوێنەوار دێ ئەگەر پارەی نەبووە ئەگەر پارێکی مادیە بۆ حکومت لێڵەگەڕێت دەبێت حکوومەت بۆی چاپ بکاتەوە یعنی بەڵام دەبێت ئیسپاتی دەستکورتی ینی نەبوونی ئەو کەسە بکرێت ئێمە لە بەرامبەردا ئێمە دەمانەوێت باشە شتی وا کراوە ئەمە دەزانی کاک عەبدوڵڵا حەزەکەم کە عەبدوڵڵا و سندیکایەک شتی وا کراوە بۆ کەس سەبارەت بەو لیژنەی کە دامەزرا تقریبەن کۆمسیۆنی باڵا هەفت کەس هەتا 9 کەسی تێدا بوون من یەک لەو کەسانە بووم تا ئێستاش لەو کۆمسیۆنەمە زیاتر لە 10 ساڵ باشە سەبارەت بەو بفرزۆنەش لە هەمان لیژنەدا بووم ئەو تیمە ئیتالیا 106 خانووی دەستنیشان کرد باشە کۆمەڵێک قرارات دەرچوو خانوو نابێت لە ینی خانوو دروست بکرێت لە 14 متر بەرزتر لە سوێ طبق زیاتر و لە سیمەتری خەریتەکەی خانووی تریش لەو چواردەورە ئەبێ ئاوا دروستکرێ بڵێ ناکرێتەوە بچی دەستکاری بکە یان نۆژەنی بکەیتەوە شوشە بەکاربیێنی ئەلیکۆبۆم بەکاربیێنی شتیتر بەکاربیێنێ کە نەگونجێ لەگەر سیمای ئەو گوێ گیرا لەم شتانە بڵێ گوێ گیرا لەم شتانە بڵێ دوای ئەوە ئێستاش لە گەردابی لە جیاتیەوە من دژی دایرە ڕابۆستە من دیفاعل نێ دەکەم ئێستاش لە گەردابی نوێنەرێکیان هەیە لە بەڕێبراتی شوێنەواری هەولێر لەو کارە خۆم جاری وە هەبووە بینیومە شوێنێک تێک درراوە خەبەرمان داوە ئێستا لژنەیەک هەیە لە پارێزگای هەولێر سەرپەرشتی ئەو کارەکە بەڵام من ئەوە ئێستا ئەیبینم تخوا با تۆزێک ینی منۆکو ینی لایەنگری ناکەم لە بەرنامە بەڵام هەر قسەیە ینی ئێستا من هیچم بۆ ڕم نەبووە مەسەرەن بۆم ڕوونمە بۆ جورئەتی ئێوە چییە فشاری ئێوە چییە کاتێک کە دەوڵەمەنێک مەسوولێک شۆفلێک هێنێ و خانوویەک تێگایە چییەکەنێەوە ئەگەر هەر مجللە و هەر جەریدە و هەر نووسین بێ گوێ ناگرن فشاری ئێوە چی ئەگەر فشارتان هەبوایە بۆ ئەم دۆخەوای لاتوە ئەگەر فشاریش نییە بۆچی دەستبەرداری ئیشەکە نابنیانی ینی منەمێ بەڕوونی پێم بڵێ بۆی کە دەست خینە سەر بینەکە بە حکوومەت بڵین بەکاری نوێ بڵین بڵین ئەم فشارە چارەسەرکەن کاکە خەڵک هەیە بە شۆفلێکەوە کەوتۆتە وێزەی ئەم بینا و ینی کللتورەمان کە
وەکوتم 20 ساڵی تر کاکەیفی وتی مەسێسا من لێرەم دڵەمەکرێتەوە لە بڕی بەشێکی تەمەنی مناڵیم لێرە بووە بەڵام ئەم دۆخا گەروا بڕشتایە و قەڵای هەولێر خۆی بۆ خۆی مێژوویەکی شارێکە کەماوەتەوە بەڵام ئەگەر لە گەڕێکی تاعجیل بواە ڕەنگە خانۆکەی مناڵی و نەمایە بەڕاستی کە یادگاریە یعنی قسەکە ئەوەیە ینی ئەم دەسە چەیە کە ئەم شتە ئەکات ینی حکوومەتە لانی پەیوەندیدارە مەسوولە بەرپرسە چەیە بۆی کە باسیکەین ببێ بە خەمی حکوومەت بەڕاستی وەکو باسم کرد بەڕاستی هۆکار زۆرن کە خانووکان بەو دەردەگەیشتن باشە خۆکانی هەر هۆکاری سیاسی هۆکاری مادی دامی حکوومەت کە دامی بۆ نەبووە دائرە ئاسار کە پشتی تێکردیە ئەو لیژنەی کە لە محافظەیە مەسەلەن بەرپرسن لەوەی کە هەر ڕۆژانە دەبی ئاگاداری ئەو جم و جۆڵا بن لەگەر ئاگادار نین ئاگادارن ئەڵێم کە ینی ئەگەر ئاگیانی خۆیان نەخلافێن ئاگادار و خۆیان نەخلافێن خۆیان دەبی ئاگدار بن ئەوە یەک دووش ئەوە لەبیر نەچی ساڵانە کە ئەو خانوانەی کە ماڵیشی تێدایە ئەگەر خۆت دەست لە ناو نەبی نۆژەنی نەکەیتەوە ئەڕخێ بەسەرتا ئەو خانوانە با باران باهۆز شی دەرەجەی حرارەی گەرما و سەرما حتا مشک و جورج و ئەوانە هەموو هۆکارێکن بۆ ئەوەی خانووەکە بە کورتی و بە کورتی حکوومەت تا ئەم دقی ئێمە بەرنامە ئاوڕێکی جددی لەم نەخێر حکوومەت دەبێت زۆر بە جددی ئەمێدمان وایە لە کابینەی ئێستادا ئەگەر بە جددی نەیەتە سەرخەت بەڕاستی کارس ئەوەی کە شاڕوخێ بڵێ باشە ڕێناسخان بەپی ئەوەی کە تۆ لە بینی حکوومەت و سندیکایی بێلایەنانەی ینی ئاگاد لە حکوومەت نییە ئاگاد لە دیتێڵەکانی وردەکاری حکوومەت هێرێم نییە بۆ پاراست پێ دوایە بەپی ئەم قسانە بێت چارەسەری ئەم دۆخە ئاکرێ من هەر هەوڵەیەم لاینگیریش نەکەم بەس ئەوەی کە من بینیومە لە حکوومەت ئەوەیە کە هینی شوێنەواری چی پێت پاراستنی شوێنەواری لە 1930ەوە لە ڕووی یاساوە نەکراوە لە 1936 ئافودای لە برنەکەم لە 1936ەوە نەکراوە پرسیارەکەی من لەوە ئەڵم بۆ ینی ئەو هەموو کاتە ینی بیریان لەوە نەکردوێتەوە کە ئەمە بەڕاستی زەرورە بۆ وڵاتەکەمان ئەگەر بمانێت ڕۆژێک لە ڕۆژان ببێر بە دەوڵەت لە 1936ەوە یاسا دروست نەبووە بڵێن بۆ نمونە ینی ئەو یاسای ئێستا پەیڕەوەکرێ یاسای عێراقی ئەو ساڵێ ئەو کات ساڵە بەڵام چەند جارێک تا گەیشتە ساڵی 2002 تازە کراوەتەوە بەسەر سیاست چەند زار تعدیلاتی دەگرەوە ینی بەردەوام لە ساڵ 1950 تۆ زین چۆنە قانونی ئاسار یەکەم قانونی ئاسار لە ساڵی 1924 دوای 1936 تعدیل کراوەتەوە لە ساڵی 1950 نازانم چەندە تعدیل کراوەتەوە لە 70 تعدیل کراوەتەوە لە 80 آخر تعدیلی 2002 بە ژمارە 55 کە یاسایەکی باشە کاتە جێبەجێ ناکرێ بۆیە دۆ خۆی دەزانی چۆنە کاک دەروون یەکشتێ ئێمە سەبارەت بە یاسا ئەگەر جێبەجێ نەکرێ یعنی یاسا جێبەجێ نەکرێ قیمەتی چییە ڕاست خۆی ئێمە کێشەکەمان دەچێت کێشەکە ئەوەیە بەڕاستی ینی دەسەڵات لە کوردستان دەسەڵاتی شوێنەواری لە شوێنەوار سێنراوەتەوە ئەودا من نازانم هۆکارەکەی چی ئێمە دەبێت بگەڕێینەوە پێم بڵێ هۆکارەوەبەری گشتیت من پێم خۆشە بۆ سەراحەتە قسە لەبەرەوەی کە ئەمانەیە دەستخینە ناو برینە دەزانی چۆنە ئێمە یعنی ئامان زمان چارەسەرکردنی ئەوەیە و پێش خۆشە باسی ئەوە بکەم ینی حکومەت هەرێمی کوردستان لە قەڵای هەولێر ژمارەی 604 یان 606 خانوو کە ئەرچێکی گەورە و قورسە لەسەر حکومەت کە ئیستملاکی کردو و خەرەبۆی هەموو ساحب مڵکەکانی کردوتەوە باشە بڵێ ناو سنووری قەڵا بڵێ ناو قەڵا خانوەکانی دەوروبەریشی مەسەن ئێمە لە سلەیمانیش 106 خانومان خستۆتە زمنی خانوەکە لە پوریەکان ینی دیکۆمنت کراون بە تەواوی 17 خانووی لێ ئیستملا کراوە پارە دراوەتە خاوەن مڵکەکانی و نۆژەنش کراونەتەوە و لە کۆیش کردومانە و لە کفری و کەلاریش خەریکین لەوێ مەسەن لە ئێستا لە ئەلەو خاڵا بارڕاتگرم تۆ لە ئێمە سندراوەتەوە بەڵێ ئێوە سنداوەتەوە چێت تەسەڕف پێوەکە تەماشەکە لیژنەی محافەزە یان لە لیژنەی محافەزە ینی بەڕاستی ناکرێتەوە ینی ئەو لیژنەی محافەزەی ئەندامیەوەی نازانم دەزانین چۆنە ئەندام تۆ تەماشا یەک شتەیە یعنی تۆ دەشتی شکلی دروست دەکەیان جەوهەری کە فعلەن ینی قسەی کرد و قسەی بڕوە یعنی مەفروزە ئەو لیژنانە نەچێت لەسەر موەزەفێک لە شوێنەوار لە بەڕوە شوێنەواری هەولێریان سلەیمانیان دهۆک بێت مەفروزە محافیز بێت باش مەفروزە ینی جێگرەکەی بێت مەفروزە سەرۆکی ئاساری بێ لە هەرێمی کوردستان باڕاشکاوە کەواتە تۆ لێو دەسەڵاتەمان لێ سنداوەتەوە ئیشی ئێوە چی ماوەتەوە ێستا بۆ ئیشی ئێمە من باشتێک پێ بڵم ئەو ئیشە ئێمە ماوەتەوە بەڕاستی من باشتشکش پێ بڵم هەموو قەڵای هەولێر بە ناوی شوێنەوارەوە ئیستملا کراوە ئێستا ئێمە بەڕێوەبەراتێکی شوێنەوارن لە خانووی کرێ
کە سە و ینی لێرە 4 خانوو ئێمە مافی ئەومانی ئێستا بین ئێمە ئیداری دەسەڵاتی شوێنوارن لە هەرێمی کوردستان هەموو هەرێمی کوردستان دەبواە ئێستا لێرە باشترین لە خانوەکانی ئێرە درا بە ئێمە بەڵام دەدرێتە شوێنیکە دەدرێتە مەسەن دەدرێتە وەڵا بۆ قسەی جەنابە بێ قوڕ بەسەر گەڕەکی تعجیل و قوڕ بەسەر گەڕەکی سابوونکەران و قوڕ بەسەر مەڵکەنی و من ینی ئێوە لێرە ئەم هەموو بەڕاستی ینی ئەم لێرە ئەم هەموو پێشێلکاریە هەبێت دەبێ و گەڕەکە داماوانە چیان لێبێ جان وڵا ئەگەر پاریان هەیە من ئەتوانم بەیانی خانوویەک لە قەڵا بدەم بە بەڕێبرات شوێنە خۆیان نۆژەنی بکەن و بێنە ناوێ من 10 ساڵە خانوویەکم وەرگرتووە بۆ سندیکا شوێنەوەرناسان حەبیبی نەجار لێرەیە بەڵام کۆمیسیۆن یاخۆ قەڵا ئەو پارەی نەبوو کە نۆژەم کاتەوە بۆ ئێمە ئەلە خۆتان پارە پەیدا بکەن وەرن نۆژەنی بکەنەوە باشە چۆن پایکەن نازم لە شوێ بینین هەمومان ینی ئێستا لەوەتەی دابەزیوە 4 میلیۆنمان داکری خانوو یعنی ئەو هەموو 4 میلیۆنانە دراوەتە کڕی خانوو لە ساڵی 2010ەوە تا ئێستا بۆتە 2 میلیۆن و 600,000 دوای ئێمە ینی ئیدارێکی شوێنەوارین دەبواە باشترین لە بینا کە لە پوریەکان ئەگەر نەشمان بواە کە ئێمە هەمانە زۆر لە کوردستان و لە هەموو شارەکان هەمانە هەمان بواە ئەگەنا ئێستا جوانترین بینا لەسەر تیرازی شوێنەوار معالیمی ئاساری تێدا باە بۆ شوێنەکانی هەرمی کوردستان چکە یەکێک لە خاڵە هەر بەهێزەکانی شوێنەوار لە هەرمی کوردستاندا هەرمی کوردستان ناوچەیەکی زۆر دەوڵەمەندە ئێمە ئێستا 8,000 شوێنی شوێنەواری کە سەردەمی ڕژێمی پێش 3250 بووە بەڵام ئێمە لە ماوە ئەو ساڵانە کە بەسحی ئاساری لە زاخۆ دەستمان پێ تا گەرمیان 4750 مووقعی دیکەمان لە شوێنەوار دەستشان کردەوە لە سەخر تێکدامان ناوە لەو ماوانە ینی پیشانی دەدەین پیشانی هەمولایش دەدەین کە کوردستان چەند دەوڵەمەندە بە شوێنەوار کە تا ئێستا شوێنەوار لە کوردستان ئەو پرسیارە لە تۆکەم و اینجا قسەکە لە دەما بێشەکە بیرە نەچێتەوە تا ئێستا ئەم شوێنەوار ئەم شوێنەواریانە با بڵین ئەم خانۆ کۆنانە ئەم شوێنانەی کە ئەکرێ پارە پیاکە بڵێ بۆ بکرێتەوە خانووکە ئەگەر نا ئێستا بەپی ئەو دۆخی ئێستا هیچ پارە پیاکە ئاخر بۆیە ئێتیمامی پێنادەن چکە پارە پێیاناکە ئێستا دەستەی گەشت و گوزار کە حکوومەتی هەرێم هەمووی سەرقاڵی دەستەی گەشت و گوزارە بەڕێوبەتی شوێنەوار کە فرامۆش کراوە یەکە لە بەڕێوبەتیەکانی ژێرەوەی دەستەی گەشت و گوزار دەستەی گەشت و گوزار چەند سنتەری ڕاهێنان و چەند بینا و باڵەخانە هەیە خۆ ئێوە بەڕێوبەتی گشتین بۆ یەکێک لەو بینانە وەرناگرون لەوێ دانانیشن بۆ لەکرێتین مەسەلا دەستەی گەشت و گوزاری هیچ بایەخێکی بە شوێنەوار نەداوە لەو 4 ساڵی ڕابردوو من هیچم لێ نەبینیەوە تەنها ئیشیان بۆ هۆتێل و مۆتێل و ڕێستۆرانت و کاری تر ئەوان بە حساباتی خۆیان شوێنەوار و گەشتیاری ئاینی و بۆ شوێنەکان و ئەوانە هیچ لە حساباتی ئەواندا نەبووە نازەم ئەگەر کە کەیفی وەڵایی جوان قساکەن و جوان لەسەر برینەکەن من لێرە نازانم بە حکوومەت هەڵێم یعنی ئێمە ئەگەر بەڕاستیانی ئێمە ئەگەر وای لێبێت 30 ساڵی تر بە مناڵەکەی خۆت بڵێەوە گەڕەکی باوکێ بووە گەڕەکی باپیرێ بووە ینی ئەگەر ئەم شتانە نەمێنێ بەچیان ناسنامەی شارەکانمان هەبێ بەڕاستی ئەو ناوە گەورانەی کە لە شارەکانین ئەو ناوانەی کە ناومان ناوە پایتەختی گەشتیاری و پایتەختی ڕۆشنبیری و بەڕاستی ئەم ناوانە ئیشێوێ بەڕاستی شوێنەوار تا ئێستاش لە گەردابی بە محاسسەی حزبی لەگەری کار دەکرێت نەک وەکو ئەمنی قەومی ناڕوانێتە ئەو دەستگایە هەر لە سەرەتای دروستبوونی شوێنەوار تا ئێستا یعنی کەسانێک دانراون لەو بەڕێوبەتی گشتی کە بەڕێوبەتەکەی بەڕێوە دەبا لە حسابی حزبەوە هاتووە نەک لەسەر حسابی مەسەلەن اختصاص و لێزانین و ئەو مەسائلانەی کە بێ ئەو ڕەوتە بەرەو پێشەوە بە جارێکیان سەر بە وەزارەتی شارەوانیە جارێکیان سەر بە وەزارەتی ڕۆشنبیریە جارێکیان سەر بە وەزارەتی گەشت و گوزارە ئەم جارەیان نازانم لە کابینەی تازە چی بەسەردێ هەر لە شوێن خۆی دەمینێتەوە یا ئەوتە دیسان بڵێ سندیکاکەی جەناتان چی بەسەر سندیکاکەی من زۆر ئەکتیڤم لە فێسبووکە باشە لە هەر شوێنێکە شوێنەوار هەبێ من لەوێم بەڵام من بارەگام نییە من دامم نییە من ئەتوانم بڵم قسەم ناڕوە پێم خۆشاوە دانیانی بەڵام نەکۆڵنی تۆ بەردەوامەسایەکی ئەگەر تۆ مامۆسایەکی دیاری ئەم وڵاتی و بە قسەکانی شتا خەمخۆری شوێنەوار دیاری بەڕاستی قسەی تۆ نەڕوا کەواتە
ئایندی ئەم خان و باڵەخان وشتانە ساڵێکی تر من لە بوارێکی تر تعویزی ئەو شتانە دەکەمەوە ئەوەیە کە 10 ساڵ دەبێت تەکلیف کراوم پەیمانگایەکە لەسەر مستەوای عێراقە لێرەیە لە هەولێرە کە وەختی خۆی لە بەغا بووە لەبەر زروفی ئەمنی لێوێ نەکراوە لێرە جەنابی کاک نچروا بانزانی و جەنابی محافظ پاڵپشتیان کردین کە دەبێت لە هەولێر بێ و یارمەتی دەربێ بۆ ئەوەی کادرێکی باش لە کوردستان و لە عێراقا دروستکەین ئەو بوو مشکلی کادری باشمان وەکو جەنابتان ساڵی 2000 هەر تاعین نەبوون یانی ئێمە کێشەمان ئەوەیە کە چێدانێن کە گوێی لێ بژیرێ بەڕاستی ڕێناسخان بەپی ئەم هەویری کە هەیە بەپی ئەوەی کە گوێی لێە گەشتبین بین بۆی کە پارێزراو بێ ئەم ژێرخانە کللتوریەیان بینە دەستخوا بەڕای من ئەبێت زۆر گەشتبین بین لە بری ئەگەر گەشتبین نەبین ینی مشکلەکە حل نابێ ینی تاکەی ئێمە ڕەخ نەبگرین نابێت دیتر ڕەخ نەبگرین یان ئێمە بۆ تەلەڤیزیۆنە خەڵک سێرمانەکات ئەبێت هەمومان نێشتمان تۆزێک فراوان بکەین گەورە بیر بکەینەوە بەڕای من هەموو شتێک حەلی هەیە ئەمەش حەلی ئەبێت وەکو بۆ نمونە هێنامەوەی ئەنە فرانک لە ئەمستردام خیاڵ پڵاوانە نەکەین ینی ئێساوەتە ئەو خیاڵ نییە هیچ خیاڵیکە سندیکا لە تەنیشتەوە دانیشتووە سندیکا لە تەنیشتەوە دانیشتۆ دڵنیام لۆی کە دڵی زۆر زۆر ئەوە تا خۆی بەدەمی خۆی لەکاکە جۆم لێ ناگیرێت باشە سەرۆکی بەڕێوبەری گشتی ئەو سێکتەرە هەر ئەڵێ تۆپەکە لە ساحی ئێمە نەماوە براوەتە ساحەیەکی ترەوە سەرباری ئەم شتانە هەر گەشتبین بین ئەبێت هەر گەشتبین بین آخر بە ئیشەڵا وشت ئیشەڵا بۆ هەموو شتێگەڵین ئیشەڵا بەڵام هەموو شتێگەڵین ئیشەڵایە کە کردداری لەگەڵانە بێ هیچی پێکرێ دکتۆر کاک دەروون ئەتوان قسەکەم زەحمەت تاوکەم من ینی بەڕای من ئەگەر هەمومان مێشکمان فراوان بێت گشتیار ینی ئەگەر ئەو خانوە کۆنانە ئەو کە لە پورانە تازە نەکرێتەوە ئەبێت هەوڵبین بە شێوازێکی زۆر جوان نوێ بکرێتەوە بۆیە گشتیار بێت بۆ وڵاتەکەمان نەک ئێمە پارە سەر بکەین لە گشتیارە ئەگەر لەمە بەستم تێکرد بەقسەکەی دکتۆر بێت بەقسەکەی دکتۆر بێڵە حکوومەت بۆیە ئیش لەم خانوانە ناکە لە بڕووی پارە پێیانەکە ئەخۆ بەش منطق نییە ئیش بکات پارە پێ ینی گەشتارێکە حکوومە دەما ئەمەکەی لۆجیکە ینی خۆ معقول نییە گەشتارێک پێشۆی ئەو بینایە ببینێ بێ بۆ سەری تۆ بێ بیناکەی بۆ دروستکەی ینی ئامادەکاری بۆ بکەی ینی پێمادە بەپێ و تاقیقانی من کردومە کۆمەڵە گەڕەشوێن هەیە لە یۆناان لە چوزانم لە ئەردەن لەکوێ یعنی کۆڵێ پارە بۆ وڵاتە پێیاکە هەر گەڕەکیشن هیچی لێرە خەڵک بە دوای مۆتێل و فندق و پێنجستێرە ناگەڕێ ئەگەڕێ بە دوای شوێنێکی کەلتوری ئەگەڕێ بە دوای خواردنێکی فلکلۆری ئەگەڕێ بە دوای شتێکی ئەو وڵاتە ببینە شارستانیتەکەی ببینێت لەکوێ ئەیبینی لە گەڕەکی تعجیل و خانەقا و لە شوێنانە ئەبێنێت ئەگەر بێت و دووبارە نۆژن بکرێتەوە ژیانی بۆ بگەڕێتەوە فەلسفەی فکری گەشتیاری لە ڕابردووە لە کوردستانە هەر پێوا بۆ ئۆتێل و مۆتێل و دیسکۆ و نازام ڕێستۆرانت و بار بۆیە حاڵمان وایە دەزانی دەروون یەکسرێت ئێمە بەڕاستی جارێ ئێمە بەڕێوبەرایەتی گشتی شوێنەواری ئەوە کەلەپورەکە ینی کەلەپورەکەشی لێکراوەتەوە دووەمیان من قسەیەک لەسەر قسەکەی دکتۆر عەبدوڵڵا لەو کوردستانە هەموو یەزانەیە ینی مەسەرەن دابەشکردنی پۆستەکان چۆن بۆ لە مابەینی حیزبەکان ینی ئەو قسەیە ئەو دەکا مەسەرەن بڵێن ینی بەڕاستی شوێنەوار وێڕای ئەو هەموو تەداخولاتانە و کەمکردنەوە و ڕێگریکردن لەلایەن هەندێک لاوە لە دەسەڵاتەکانی بەڵام گەورەترین ئیش بەڕێوەبەرایەتی شوێنەواری هەرێمی کوردستان کردوێت لەسەر ئاست هەرێمی کوردستان بە پێی ئەو توانایەوە من باسی ئەوە دەکەم زیاد ڕادەبەدەر لە توانای خۆی ئێمە توانی ومانە گەورەترین شت یانی یەکێک لەو شتانی کە خۆت شانازی پێواکەی یەکێک لەو شانەی کە خۆت شانازی پێوەکەی لە ماوەی ڕابردووە چی بووە ئێمە یەک توانی ومانە لە هەر شوێنێک دەستدرێژی بگرێتە سا هەر پێگەی شوێنەواری ئێمە ڕامانگرتووە پێگەی شوێنەواری ئەوە ئیش خۆمان باش ئەگەر بەرپرسێکیشی لە پشتەوە بوو بێت من ڕاشراو بم من گێنەری قسەی ئەو خەڵکەم کە هۆکار بووم بۆ دروستکردنی ئەم بەرنامەیە خەڵکیی زۆر بۆی نووسی و ماڵەیە ئەو بەڕێوەبەرایەتیەکە کە ئەمە قسەی خەڵکە ینی بەڕێوەبەرایەتێکی بێجورئەت بەڕێوەبەرایەتیە کە دەستێوەردانی حیزب بە ئاشکرا وجودی هەیە خانوویەک قەرارە تێک نەیرێ سندیکالی هێستاوە کە تێک نەیرێ خەڵک هاتۆتە بەردەمی شۆفڵەکە بەڵام چواری شەو بە تاختەنیا لە سندیکا
بەڕاستی دەبێ هەر سندیکاکان لە کوردستان چار ساڵ جارێک ینی هەڵبژاردن بکەن ینی سندیکا من بەداخەوە ینی باسیەوەکەم سندیکای شوێنەوارناسان دەبوو ینی تۆکو بەڕێوەبەری گشتی تخوا تۆکو بەڕێوەبەری گشتیەوە ینی ئەو وێنانە کە ئەیبینی ئەو وێنانە من بۆ خۆم دڵم ژانەکات وەکو کورد وەکو دکتۆر عەبدوڵڵا سرۆج سندیکایە مامۆستای زانکۆیە خۆی باس تازە من نەمزانیوە کە ئەندامیش بێ لەو لیژنەیە دەبێت ئەو وەڵامی ئۆکسیانم بدات دوای ئەوە هاوڵاتیەک لێرە باسیەوە دەکات درێ درا حکوومەت وەڵامی پێنە بێ سندیکا پێ بەڵێ بڵێ ئەندامە لە لیژنەکە ئەندامە لە لیژنەکەکە تۆ دەڵێ دراوەتە مزایدە چێ داویتە مزایدا دەبی ئێمە تحقیق لە دوو ئەوە بکەین مزایدە چێ مزایدە شارەوانیە یەکێک لە شارەوانەکانی دەوروبەری ناو شارە محافظەیە چێ داوێتە مزایدا چۆن دەکرێت خانی و کللتوری بترێتە مزایدە و بکرێتە گەر چۆن نەکرێت مزایدەی پێوە بکرێت ڕاز دەکەی بەس دەرێ مزایدەوە تا هاوڵاتێکە دەرێ مزایدەوە باش دکتۆر چۆنە بێ مزایدە ئەنی بۆ کللتورەوە بکرێت خۆی ناکرێت نە تاپۆ بکرێت نە مزایدەی پێوە بکرێت نە خۆی ناکرێت بەس خۆکرێت لە ئەرزی واقع ئاکرێەوە تا وێنێ وێنێ حەزەکەی دوای ئەم بەرنامە بەس ئەوت بۆ جەدانە سەعات لەسەر قسەوتەکانی خاتون کەوتی دەبێ ئێمە متەفاعل بین من ئەو زانیاریم هەیە کە بەڕێوەبەراتی شوێنەواری هەولێر ماوەیەکە هەڵستاوە بە دوکومنتکردنی گەڕەکەکان بۆ نمونە گەڕەکی تعجیلی جوولەکە و مسلمان هەمووی تەواو کردیە دەزانی چەند خانووە لەمە دو هەر خانووەک تێک بدرێت دەزانن و ئیجراعاتی لەگەڵ وەرجگیرێ پاشان هندێکیش لە گەڕەکی عەرەب کراوە ئەوەی تر بۆ نمونە ئەگەر بچینە ئامێدی منظمەیەکە وڵ باش ئێستا لە گەڕێکی چۆک و تعجیل بەڵێ ینی ناتوانێت کەس دەستکاری خانۆکان بکات هەمووی دوکومنت کراوە بەس کە ناکرێ لە وڵاتە چییە؟ دۆکومنتەکە چییە؟ ینی دۆکومنتەکە خۆ وەکو یاسایەکی تونگوتۆڵ سەی دەکرێ باشە من بۆ خۆم لە چەند ساڵی ڕابردووە لە گەڕێکی تعجیل بەرنمەیەکم دروست کرد بۆ یادی ئەردەڵانی ڕەحمەتی کە لەوێ لەدایک بۆ لەوێ بەشێکی ژیانی مناڵی لەوێ بۆمانە هەر خانوویەکی جوان بوو هەر گەڕەکەکە کەسیتیانەمەوە هەمووی دا ڕووخاوە بەسەریەکە هەمووی وێران بووە جا خۆر دەکۆمنت بکرێ خۆ چوار بارانی تر لەیە ئەرزێک و کۆمەڵی تەبەقو ڕەمێنێتەوە تاوە یعنی بێ زۆر زوو وەکو خۆت لە ئەوڵی قسەکانە بێ زۆر فریای ئەم شتە بکەوین ڕێناسخان چۆن زۆر زوو فریای بکەوین تا چۆنی زۆر زوو فریای بکەوین ینی بەڕای من ئەوەی کە حەلی نییە ئەوە لە بری خانوو هەیە چاک بیریان لێ نەکردێتەوە ینی بیریان نەکرێتەوە لە 20 ساڵیکە بۆیە بۆ مودەیەکە ها دوای ئەڕوو خێر وەکو جەنابەت وتت بە باران بێت بە هەرچیەک بێت دوای 20 ساڵ ینی ئەبێت بیڕوخێنی مەجبورە بیر ینی ئێمە باسی ئەوانە ناکەین با بە هەوسی خۆیان هەمووی بڕوخێنن بەس باسی ئەوانەکەین کە بەکو ئێستا قەڵای لەسەر قەڵاین ئەبێ خزمەت بکرێ ئەبێت بکرێ بە مۆزەخانە بۆ نمونە ئەبێ بکرێ بە مەکتەبە وەکو وڵاتانی کە ینی من وڵاتان سەفەرم کردو ئەو تا سندیکا جووی لە ناگیرێ ئێمە ئەبێت هەوڵبین ئێمە بێت هەوڵبین ینی چەندین گەنجمان هەیە لە ڕووی سوشل میدیاوە ئێستا ینی سوشل میدیا لەخوا بەزیا بێت باشە لە دەرەوەی وڵات لە دەروی وڵات دەم ئیشە چیکە لە وڵاتی چۆک و هەڵندا کە جەناب دەوێت و تەجروبەکە لەوێ قانون هەیە لێرە بەداخەوە قانون نییە ینی ئەگەر ئاسانتر بووە زۆر ینی منیش بۆ منیش خۆشترە بۆ ئێستش باشە بەپی بە دوواداچوونی تۆک و چالاکوانێک گەگەر لە هۆڵندا خانوویەکی کۆنی ئاوا جەنابەت لە هۆڵندای تو ینی هەر لەوێش خوێندنەکە تاو کردومان ناگەر لە وڵاتی چۆک و هۆڵندا بەپی شارەزایی جەنابە خانوویەکی ئاوا تێک بیرێ ئۆخوبەکەی چییە بۆ کەسێک کە هەڵەسێ بۆ کارە ئەخوبەکەی نازان بزە بچەنە چییە بەس بەحسێکیش کراوە لەسەر ئەوە پێشمە ینی ئەوەی کە مەسەلەن بۆ نمونە 100 ساڵ کۆنتر بێت یان بۆ نمونە 500 ساڵ وانی هەنی کاتی حربە ئیتر ینی فەرقی هەیە بەپی یاسا حتا ساڵەکەشی تهدید کراوە ساڵەکەش تهدید کراوە بۆ نمونە تەنانەت دەرگاکانی ئەگەر سەوز بێ بڵێم سەوزە دەرگاکانی ئەمستردام زۆربەی یان سەوزە یان سوورێکی ئەوە قاوی باوە ئەگەر ڕەنگەکەی بگۆڕیت ئەوەش ئەخوبێ غرامی هەر ڕەنگی دەرگاکە هەر ڕەنگی دەرگاکە بگۆڕی غرامی لەسرە اینجا بەداخۆ لێرە شتی وامان نییە یعنی تەنانەت شو قورسە دانانی و یاسانە بەپی تەجروبەی جەناب جان هەمانە بەس عێراقی کوردی نییە باشە کوردی خۆت تەزانین چۆنە ینی شوێنەوار لە دەستوری عراقی لە زمانی دەسەڵاتە سیادیەکانە لە مادەی 113 باسی دەکا و دەبێ ئێمە بەتەعاون لەگەڵ مرکز و ئەو یاسایە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران کە ئێمە پێمان گوتن کار بەکام یاسا بکەین بە یاعتیبار لە بەرچاوگرتنی حقوقی ئینسان بە ئێمەیان گوتووە کار بە یاسای ژمارە 59 بکەن و هەروەها
ئێمە مەسەن لە ڕێگەی لیژنەی تایبەتەوە بڕاردن لە سەخانوێک کە لە پوریان کللتوریان باشە تۆڵی لە بڕیارەکە هەیە ڕەنگی دەرگا و بەو دیتێڵە بەڵێ بڵێ ینی تۆ خانوێک ینی خانوێک کە بڕیاری لەسەردرا خانوێکی کە لە پوریە ئەو کاتە لە کاتی نۆژەنکردنەوەی دەبێ بە هەمان سیفات و خەسڵەتەکانی هەیە بۆ شێوە نۆژەن بکرێتەوە هیچ گۆڕانکاریشتیدا نەکرێت باشە باشەوەی کە جەنابێ باسیکردەوەی کە جەناب باسیکرە و خانوانی کە بێ ڕەنگی دەرگاکەشی پارێزراو بێ و حتا نەک دیزاینەوە ئەو خانوانە خەڵکی تیا ئەژیوە نیە؟ بڵێ ینی ئیجبارەکرێت لەسەر خاوەن ماڵەکە کەوا بکە؟ ئیجبارێکرێ لە خاوەن ماڵەکە کە بەو شێوەیە ئەم ماڵە ئەبێت بۆ شێوازە بێت ینی وەکو وتم پێشتر ئەگەر ڕەنگی دەرگاکە بکات بە مۆر ئەو بۆی نییە ینی یاستا ناڵێ بە هیچ نوعی بیکات بە ڕەنگی کاکە دکتۆر بایتر با بڵین بەرەو چارەسەر تۆزێک من بۆ خۆم ڕۆژنامە نووسێک گەشتبی نیم تا ئەم دقەی بەرنمەکە و تا ئەم دقەی ئەم وڵاتە کە ئەم دیاردەیە بەری لێ بژیرێ زۆر ئاسانە لێرەوە لە بەرنمەکەی جەنابتەوە باش داوا لە جەنابی سەرۆکی حکوومەت جەنابی ڕێزدار مەسرور بارزانین دەکەین بە جددی بێتە سەرخەت بۆ ئەو بوارە ئەگەر جەنابیان بێتە سەرخەت و حکوومەتی هەرێم لەو کابینە بێتە سەرخەت کارەکانی تر هەر هەمووی ئاسانە و متەفائلم ئێستا لە هەولێرەوە کار دەکرێت لە ئامیدی وڵت منجمنت فاوند سندوقی ئاساری عالەمی پلانینگێک دانراو بۆ شاری ئامیدی هەر هەموو خانوەکان دیاری دەکرێت لە کۆیە چیکەکان دکتۆریش دەزانی کارل نۆڤچکا لە زانکۆیەکی چیکیە لەگەر زانکۆی کوێ لەگەر ئاساری کوێ هەموو ئەو خانوانە دوکومنت کراوە و دراست کراوە و بڵێ کرایە لە سولەیمانی کراوە ینی دەتوانین ئەگەر حکوومەت بێتە سەرخەت و بجێی بۆ دانێت شوێنەوار ناسمان هەیە کارمەندمان هەیە ئەوەتە پەیمانگا مانگانە کەوادری باش بەرهەمێنێ ئیدی هیچ شتێک نییە لە وڵاتە مستەحیل زۆر گەشت بین وە لە کۆبنەوە لەگەر بەڕێز جەنابی وەزیر بەڕاستی ینی وەزیری کابینەی نوێ بەڵێ وەزیری کابینەی نوێ یامە بەڕاپۆرتی شتێر و تەسەلمان پێشکەش کرد و پلانێکیش دانراوە بەپێی ئەو پلانە بستە بوارە جێبەجێکردنەوە ئێمە دڵنیاین و گەشتبینین و خۆشی ئاماژەی بەوەدا کە ئەو نابەرامبەریەی بەرامبەر بە شوێنەوار هەبووە لە هەرێمی کوردستان لای دەدەن و من لە ئەنجامی کارەکانی ڕۆژانە بەڕاستی ینی لە وەڵامدانەوەی خێرای پێداویستەکانی شوێنەوار دڵنیام لەوە کە ئێمە لەو قەیرانە یان لەو ئەگەر وا دەرنەچوو یەک بەڵێنم پێ بە ئەگەر وا دەرنەچوو من لەو بڕوایم چوار بەڕێوەبەری گشتی یەک کۆنگری ڕۆژنامەوانی بکات وەکو جەنابە بڵێ کاکە جان منەوە تا من یاسام هەیە ئەوەم هەیە بەڵام پێشێرکاری ئەکرێ ئەوە من دەستبەرداری پۆستەکەمەکەم ئەبم لە پێناوی چارەسەرکردنی ئەم دۆخە ڕەنگە ببێت بە مۆزۆ ببێت بە مۆزۆ کە حساباتی بۆ بکرێتەوەمان ئەگەر گوێتان لێ نەگیرا لەم کابینە نوێیە هەڵوێستی ئێوە چیە ئەمە یەک دەزانین چۆنە من دوسێشت کە ئێمە لەگەڵ گەشت و گوزار بەڕاستی ینی بەیەکەوە ئیش دەکەین شوێنەوار و گەشت و گوزار پەیوەندیان بەیەکەوە هەیە و سەرۆکی گەشتە و گوزار ینی زۆر هاوکار و پشتیوانی شوێنەوارە بەڵام ئەوەی ئێمە هەمان بۆ چێش ئێمە تا ئێستا بودجەمان نەبووە خۆتۆ باسی ئەوە دەکەی خانوێک پارێزم ئێستا سولااوکەیش دۆکە من دەسەڵاتی ئەوەم نەبێ سولااوکەی بۆ چاپ بکەمەوە یعنی سەبرا ئاو دەیبا یعنی حکومەت دەبێت یەکەم زابیر لەوە بکاتەوە بودجەتان بۆ دیاری نەکراوە هەتا ئێستا ئەمە بودجەمان نەبووە پێویست بە پێ و پلانانی کە هەیە بەڵێ بەپێ ئەو پلانەی هەمانە ینی ئەو پلانێک کە دامان ناوە سەبارەت بەکردنەوەی مۆزەخانە سەبارەت پاراستنی خانوەکە لە پوریەکان سەبارەت پاراستنی مواقع شوێنەوارەکان پێگە شوێنەوارەکان سەبارەت بەکنەوە پشکنی سەبارەت بە ڕووپێوی شوێنەواری ینی وەبەرهێنان لە بواری شوێنەواریدا نۆژەنکردنەوەی کۆمەڵێک قەڵای شوێنەواری هەیە هەموو ئەوانە بەڕاستی ئێمە لەو مەرحلە دەچنە قۆناغێشکە لە بەروی پۆستی باڵاتێ و سێ دەقەشمان ماوە بۆم کە بە دوا قسە ئەگەر گوێت لێ نەگیرا لەم کابینە نوێیە هەڵوێستی ئێوە چێ بێ هەڵوێست ئێمە دڵنیام لە بینی پۆستەکەت و خزمەتکردنی وڵاتەکە کامیانە لە ئێمە نین دەبێ ینی حکوومەت و وەزیر ینی بڕیا لەس ئەو مەسلەیە باشە ئەگەر گوێتان لێ نەگیراوەکو ینی دووبارێکەکەم ئەگەر گوێتان لێ نەگیرا کۆنگرێکی ڕۆژنامەوەنیەکەن و حەق ئێمە هیچ کاتێک بەرامبەر ئەو گوێ نەگرتنانە یان ئەو کەسانێک کە پێشێلی بەرامبەر شوێنەوار و کەلەپور دەکەن لێ بێدەنگ نابین و ڕایەگەێنین و پێویستە جیهاتی باڵاتر پێشتر بەوانێن کە بێدەنگیتان وەکو نەخێت هیچ کاتێک بێدەنگ نەبووینە ئێمە
هیچ کاتێک بێدەنگنەوە و ئەو بەرنامە تەلەڤیزیۆنی جەنابەت ئیسپاتی ئەوە دەکا کە ئێمە بێدەنگ نەبووینە و زۆر زەری ئانش دیفاعمان لە شوێنەوە کردووە هیوادارم هەروابێ و نمونەتان زۆر بێت واژ دەکەی ئەوەی کە منەمێر بێڵە منیش وەکو کاک عەبدوڵڵا ئەڵێت بەڕاستی زۆر گەشت بینم لە بری وڵاتەکەبان ینی زۆر خۆش بووە ئیشەڵا کاک عەبدوڵڵا هەر خۆشتر ئەبێت ئەفو کاک کەیفی ینی هەر خۆشتریش ئەبێت ئیشەڵا ینی شتیش کراوە لە هەولێر لە سلەیمانی خەڵک سەربەخۆ ینی شتی دروست کردەوە وەکو ماڵی سۆفی لە سلەیمانی لە زۆر شوێنی کەژانی هەفتەی پێشوو بوو نانی بەیانیم لێ خوار لە ئەوروپاوە گەڕاونە تۆ شتێکی وان دروست کردە با خەڵکیش بگەڕێتەوە وڵاتی دەڕون خانووی سۆفی کەریم ئەوەی باسی دەکا ئێمە داومانەتە کاک ئەکرام یعنی ئەو خانوە خۆمان ئستملاکمان کردووە پارەمان داوەتە صاحب ملکەمان قەرەبەوە کردوێتەوە و نۆژەنیشمان کردوێتەوە پلانی ئێمە لە خانووە کە لە پوریەکان بۆ هەولێر و بۆ هەموو کوردستانیش نمونەی ئاوا پێشکەشکەین و چەندین شوێنی کاری شوێنی گەشتیاری بەڵێ شوێنی گەشتیاری پارەش پیدا تا هەرەوە نەبوو بۆ ئێستا لەگەڵ شتێکی کەمێت بڵێم ینی حیزبەکان حەزەکەم ینی کۆ بنەوە هەموو یان یەکگرتوو ببن دەربارەی ئەم شتانە مەیەکی کە لە چەندین مۆزوع ینی مۆزوعی یاساییش باس بکرێت ینی کاتی ئەوە هاتووە خەبەرمان بێتەوە دەستخۆش دوا قسەم بۆ بکە شوێنەوار و کەلەپور ئەمنی نەتەواتین ئەرکە لەسەر هەر هەمومان بیپارێزین دەسەکانی خۆش بێ لە دوا قسا منی شەڵێم ئەگەر بە فەلسەفە تۆزێک ڕۆژ ئاوایەکەش قسە نەکەین و گەشتبین خۆمان دەرنەخەین من حەزم لە گەشتبینیەکی بووکەڵەیی نییە هیوادارم حکوومەت هێرێمی کوردستان ولایانی پەیوەندیدار ئاوڕێکی جددی لە جددیتر بداتەوە لەم ژێرخانەی کە ئێمە باسمان کرد یعنی ئێمە باسی خەوی گەورەمان هەیە لە وڵاتە هەمومان لەم وڵاتین لە منەوە لە دکتۆرەوە لە خانمەوە لە بەڕێزیانەوە هەمومان لە خەمی ئەم وڵاتین کە وڵاتێکمان هەبێت شانازی پێوە بکەین کە وڵاتێکمان هەبێت خاوەنی ئەو دروشمانە بێ کە ڕۆژانەی جۆمان لێ بێ جا بۆیە بەر لەوەی خەمی نەوتمانە بێ و خەمی ڕاکەڕاکەی پۆستمانە بێ و خەمی ئیدارە و هەندێک بابەتی لاوەچیمانە بێت هەتا ژێرخانێکی کللتوری بەهێز دروست نەکەین ئێمە ناتوانین خاوەنی دەوڵەتێکی گەورە بین لایەندا هیوادارم شتێکمان کرد بێ و هیوادارم فشارەکانی ئەم بەرنمەیەش بگاتە ئاستی باڵاو ئیشی جددی لەسەرم بابەتە بکرێن کاتی چۆش